خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبێ لەگەڵتانە بەردەوام دوایین تۆر و گفتوگۆی ئەمڕۆژمان باسکردنە لەوەی کە بە دڵخۆشی و ئەیڵێم کە هاوڕێیەکمان پێشکەشکارێکی سەرکەوتووی کورسات کە 250 کتێب دەبەخشێتە کتێبخانەی چەمچەماڵ بەداخۆ لە ماوەی 250 بۆ دانووسی و پشتیوان بۆ 200 کەم بە 270 غەڵەتەکە تۆیت لاما کاتیشا ئەوەی کە گرنگە ئێمە گرنگی پێبین هاوکاری یەکترە بۆ نمونەبین لە ماوەی ڕابردووە بەهۆی ئەو لافاوە بەداخەوە کە لە شاری چەمچەماڵ بوو هەندێک لە ماڵ و هەندێک لە ناوەندەکانی کە زۆر گرنگە ئاوی تێچوو کە زۆر جار شوێنەکە بەرەو داڕمان ڕۆیشت و گرفتی بۆ دروست بوو لەم نێوەندەیە ئەوەی کە بینیمان لە کۆی هەموو ئەو هاوکاریانەی کۆکراوەتەوە و لەسەر ئاستیەوەی کە گروپ و ڕێکخراوێک توانی ئەم کارانە بخاتە بەردەمی و توانێت کارەکان جێبەجێ بکات لەسەر ئاستی تاکە کەسیش هەندێک کەس خۆی بە بەرپرسیار زانی کە بتوانێت هەندێک لەو ناوەندانە جارێکی تر بژانەوەی پێوە دیار بێت ئەوی کتێبخانەی چەمچەماڵە کە ئەمیش لەلایەن هاوکارمان و پێشکەشکاری هاوڕێمان کاکرانکۆ بەکرەوە کە توانیوێتی 270 کتێب ببەخشێتە ئەوێ وەکو لە ماوەی ڕابردوو شابینیمان بۆ ناو زانکۆی چەرمۆ چەندین ڕێژەی کتێبی کەی پێشکەشی ئەوان کرد کە ئەمە دووەم جارێتی کارێکی لەم شێوەیە ئەنجامەیە بۆی کە بتوانێت ئەو ناوەندانە هەمیشە بە کراوەی و خەڵکی ئەو ناوچێ و کەسانی ڕۆشنبیر سوود لەو کتێبانە ببینین بۆیە ئەمڕۆ پێمان خۆش بوو کاگرانکۆ کە لای ئێمە وەکو پێشکەشکارێک بتوانین زاناریمان باتە لەسەر ئەو کتێبانە و کتێبانەشی کە بەخشیوێتی چ جۆرە کتێبێکن و ئایا تا چەند پێویستە و کتێبخانانە بەڕووی هاوڵاتیانە بکرێتەوە و داجواریش باسێک لە گرنگی و تایبەتمەندی خوێندنەوە و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریەکەین کاگرانکۆ زۆر بەخێر بێت سەرەتا دەستخۆشیت لێکەین سپاس بۆی کە هەموو کاتێ هەست بە و بەرپرسیارەتیاکەی کە بتانی ئەوەی لە توانای خۆتە کە چی لەو چ بوارێکە بتوانیم هاوکاریانە پێشکەشکەی ئەم جارش ئەم 270 کتێبەی کە پێشکەشت کرد تا چەند توانی ببێتە بەشێکی گرنگ بۆ کتێبخانەی چەمچەماڵ. سپاس سەرکۆگیان بەیانیت باشبانی بینەرانمان باش لارزیەکە بینەریە من بەداخۆ لە دۆخێکە ئەمە بەرناماکەین قساکەین کە هاوخوێنەکانمان خوشکبراکانمان لە ڕۆژاوا لە دۆخێکی سەختدان لە دۆخێکی زۆر ناهەمواردان سەری ڕێزدان وێنین بۆ ڕۆحی شەیدەکان بۆ ئەو کچ و کوڕە ئازایانی کە بۆ بەرز ڕاگررتنی ڕۆحیەتی کوردبوون لە ڕۆژاوا لە ڕۆژهڵات لە باکوور بە پێوەن و ناکەون و ئیرادەی کورد پیشانی هەموو جیهانەدەن بەنسبەت ئەو کتێبانەوە سەرکۆ دوای ڕووداوی کارەساتە سروشتیەکەی چەمچەماڵ دوای لافاوەکەی چەمچەماڵ لە نوێی مانگە بەداخەوەیەک لەو جێگانی کە بەر لافاوەکە کەوت کتێبخانەی گشتی ئەو شارە بوو کە یعنی زیاتر لە مەترێک ئەو لافاوچوو بۆ نێو کتێبخانەکەەوە وەکو بەشێکی زۆری تر لە فەرمانگەکان ماڵەکان ئاوی تێچوو و ینی ڕێژێکی زۆر کەم کتێبیان بۆ مایەوە من لەو کاتەدا لە ڕاستیە کەمپێنێک ڕاگەێنرا بۆ کۆکردنەوەی کتێب بۆ کتێبخانە ڕاستیە من لەو کاتەیە تۆزێک بەلامەوە خۆش نەبوو خەڵک هێشتا ماڵ و حاڵەکەی لە نێو قوڕا و لافاودا هێشتا خەڵک پێویستی بە سۆپایە بە جلوبەرگە بە بەتانیە بە پێخەفە بە پاکردنەوەی ماڵەکەیەتی لەو کاتیان منەوە ڕابگەێنم کە کتێبم بەخشیوە بەوان چونکە دەزانین ینی پێویستەکانی ئینسان جارێ ماڵ و حاڵەکە گرنگتر بوو لەبەرەوە ئەوەی پێم کرا خۆم و کورسات و لە ڕێی دەستی خێرخوازانەوە ئەوەی کرا لەو ماوەیە کردمان و ئەوە بۆ باسکردن نییە بەڵام ئێستا ئیتر وردە خەڵق قەرەبوو کرایەوە هەموو چۆیە سەر ماڵ و حاڵی خۆی ئێستای ترکاتی ئەوەیە کە ئەو جێگانەی کە زیانیان پێگەیشتووە دەستی هاوکاری کۆمەکیان بۆ درێژ بکەین وەکو دەڵێ ئینسانەوەی کە هەیەی لەوە دەتوانێت ببەخشێ منیش کتێبم هەبوو بۆیە ینی وەک وەرکێکی سەرشانی خۆم ئەو ژمارەیە 270 نزیکەی 270 کتێبە بەخشیومە خۆشبەختانە کتێبی زۆریان بۆ چووە بەڵام یەک کتێبینی بۆوانەی کە کتێب دەبەخشن ئەو ڕۆژەش کە من کاگێرش بەڕێبەری کتێبخانەی چەمچەماڵم بینیوتی کتێبی زۆرمان بۆ هاتووە بەڵام زۆرێک لەم کتێبانە کتێبی دووبارەن ینی هەیە 50 نسخە لە کتێبێکی بۆ هێناوین بۆیە من بەڕاستی وەکوڵێ ئینسان ئەمە خێر نییە مەرکی سەرشانمە بەڵام کە شتێکت بەخشیە بێت لە جوانەکەی ببەخشی ئەوەی کە بەلای خۆتەوە جوانە بۆیە هەموو کتێبانی کە من بەخشی و من ئەوانن کە لە دڵما شیرین بوون ئازیز بوون لە نێو کتێبخانەکەم دەرمێناوە ینی ئەو کتێبانن کە زیاتر سەرچاوی
توێژینەوەن سەرچاوە یعنی گرنگن بۆ هەر کەسێک کە ڕوو لەو کتێبخانەیە بکە لە بواری فکری لە بواری قانونی لە بواری ڕاگەیاندن زیاتر لە 50 کتێبی لە بواری ڕاگەیاندنە ینی هەر کەسێک بێ لە بواری ڕاگەیاندن پێویستی بە سەرچاوە بێ زیاد لە 50 سەرچاوی زۆر باشی تایە لە نێو ئەو کتێبانەیە هەموو بارەکانی تیا ڕۆمان ینی بیرەوەری بەگشتی کتێبی زۆر زۆر باش بوون لە دڵی خۆمەوە بەخشین بووان باشە جاری یەکەمیش بەخشیت بە زانکۆی چەرمۆ ئەم کتێبانە تا چەند وەکو خۆتێڵی کە شتێکە بەخشی سوودی هەبێت یعنی ئەم 270 کتێبە تا چەند خەڵکی چەمچەماڵ و کەسانی ڕۆشنبیرن و کەسانی خوێندکارن و کەسانی توێژینەوەکەن و کەسانی پێویستیان بە کۆمەڵێ سمیناری تایبەت لەوانەیە لە کتێبخانەوە سوود وەربگرن ئەمانە تا چەند سوودی بەخشیوە بەڵێ سەرکۆ لە ڕاستیە ئێستا کتێبخانەکە هێشتا نەکەوتۆ سەر پێی خۆی یانی ئەوەی کە کتێبەکان لە پاکردنەوەیان ئەبێت تعمیر کرێتەوە ئەو ڕۆژە کە قسەم لەگەڵکردن ینی هێشتا قوربەشێکی داپۆشیوە چەند لایەنێک ئەوڵێنداوە کە پاکیەکەن و لایەندەداوە نۆژە نەکرێتەوە وەزارەتی ڕۆشنبیری ڕایگەاندووە کە نۆژە نەکرێتەوە بۆیە ئێستا ئەم کتێبانە کۆ ئەکرێتەوە و دواتر بە شێوازێکی باشتر وە گونجاوتر دیسانەوە دانرێتەوە و دا بەشکرێتەوە بەسەر ڕەفەکانە جا من بە بەڕێوەبەری کتێبخانەم وت کار لە کتێبە زۆر کارێکی قورسە چونکە هەر خۆی کتێب قەبارەکی قورسە وتی تیمێکی دەکەسیمان دروست کردەوە بۆ چاکردنەوەی ئەم کتێبانە ڕێخستنەوەیان جارێکی تر وەکوتم ئەم کتێبانە هەموو کتێبانن کە بەلای خۆمە گرنگ بوون ینی لە هەموو بارەکانی تێدایە ئەوشی کە خەڵک تا چەندە سوودی لێبینیە ینی بەڕاستی کتێبخانە بۆ هەموو شارێک گرنگە تۆ بێنە پێشاوی خۆ ناوی شارێکی گەورە بێن و بڵێن کتێبخانەی تیان نییە ینی ڕاستە ئەگەرچی خوێنەر کەم بوو بێتەوە یان خەڵک لە ڕێگەی ترەوە دەستی بە کتێب بگا لە بری کتێبخانەی گشتی شارەکان بەڵام شارێکی بە کتێبخانە لە خۆوە هێمایەکی ناخۆش دەدا لەبەرەوە ئەبێمە هەندێک ناوەندەیە نێڵین بکەون یەکێک دوانە کتێبخانەی شارەکانە بۆیە یانی ئەو کتێبخانەیە گرنگە بە پێوە بێ و بەداخەوە سەرچاوی زۆری دەستنووسی هەبوو گرنگ شتی گرنگی تێبوو کەوتۆتە نێو لافاوەکە و خراپبوون بەڵام ئەبێ بە هەمومان سەرپێی بخێنەوەلانی کەم 10 ساڵی تر 15 ساڵی تر کتێبخانەکە بۆ ئەونەوەی ترکە دێ ببینن کە خۆشببختانە کۆمەڵە خەڵک نیانەژەم کتێبخانەیە دەرگای دابخرێ و هەر بە پێوە بمێنێتەوە ئیشەڵڵا هیواداری نەگەر هاوڕێیەکت یاخۆ کەسێکا لە ڕێگەم پرۆگرامەوە پرسیاری کرد بڵێ منم کتێبانم بردووە باشتی دووبارە نەڤێنگەوە کتێبی باشتر کتێبینێن بۆیە سەرکە چونکە ڕۆژە بەڕێبەری کتێبخانە ینی لە ڕاستیە جگە لەوەی کە سپاسی خەڵکی کرد وتیش ینی تۆزێک ئەمە بۆ ئێمە ناخۆشە کە کتێبێکی زۆر هاتووە ینی دەیان جۆریان لە یەک نوسخە 50 نوسخە و 100 نوسخەیە ئێمە لە کتێبخانە نوسخەیەک بۆ 2 نوسخەدا ڕاستە باشە بینە سەر ئەوەی کە باسێکیەوەت کرد کتێبخانە بۆ هەموو شارێک گرنگە گرنگی خوێندنەوە باس بکەین ئێستا بۆ نمونە باسی شاری چەمچەماڵمان کرد ئێستا لەسەر هەموو بارودۆخەوە بەڵام خەڵکانێک هەیە هەر پێویستیان بەم ناوەندە هەیە پێویستیان بە خوێندنەوە هەیە ئەمە تا چەند سوودەکەێنێ بە هەموو لایەنەکان و بە ئاستی ڕۆشنبیری بە تایبەتی گەنجەکانیشمان بەڵێ سەرکۆ مەهامی گرنگی خوێندنەوە ئینسان فێری پرسیارکردنەکە فێری هەڵوێز وەرگرتنەکە خوێندنەوە ئەزمموی بێبەرامبەری خەڵکێکی ترە ینی وەکوەوەیە ئینسانێک بە ڕێگەیەکدا چەند ساڵێک ڕۆیشتە بێ دوایی کورت و پخۆت ئەزمموی خۆی بۆ تۆ باس بکە بەرچاوڕوونیەکی باش با بە تۆ بۆی لانی کەم تۆ بە هەڵەکانی ئەودا تێ نەپەڕیتەوە و بەو کارە باشانەی کە ئەو کردوێتی تۆ بتانی ئەوانە ئەنجام بیتەوە هەموو کتێبانیمە بەرچاومان دەکەون ئەزمموی خەڵکانێکن چ بە باش چ بە خراپ سەر گزوشتەی ژیانی خۆیان دەگێڕنەوە ئەمە زۆر زۆر گرنگە کارەکە بۆ ئێمە ئاسانەکە لە ژیانمانە بەرچاومان ڕوون بێ بزانین کە چی یەکەین وە چی ناکەین و لانی کەم ڕێگەکە بۆ ئێمە ئاسان دەکە هەموو کتێبخانەکانی جیهان ئەرکانەوەی کە ئەزمموی خەڵکانی تر بۆ ئێمە بگوێزنەوە و پەیامێکی خوێندنەوە مەسلەی نمری ئینسانە ئێمە لە ڕێگەی خوێندنەوەوە ئێمە دەزانین هەزاران ساڵ بەر لە ئێستا چی هەبووە کێ پێش ئێمە هەبوون چیان کردووە سەرخاڵی چی بوون چۆن بیریان کردوێتەوە واتە ڕۆحەتی نەمری ئەبەخشێت بە مرۆڤایەتی ئەگەر خوێندنەوە نەبووە ئێمە نەمانەزانی 500 ساڵ لەمەوبەر مرۆڤایەتی سەرخاڵی چی بووە بە چیەوە خەریک بووە چی کردووە و چۆن بیری کردوێتەوە ئەوە خوێندنەوەیە کە نەوە بەنەوە دەسا و دەست
پێمان دەڵێ لە ڕابردوودا چی هەبووە بۆی ئەمنەوەی کەڵک لە ئەزمموی ڕابردوو وەربگرن. باشە وەکوی تۆ لە نزیکەوە هەم بەڕێوبەر و هەموم کارمەندە بەڕێزانی کتێبخانەی چەمچەماڵ تا چەند هەوڵیان ناوە بۆ نمونە کار ئاسانی بۆ خەڵکی چەمچەماڵ بکەن بۆ نمونەگەر گەنجێکی چەمچەماڵ چێ پێویستی بە کتێبێک بێ ئەوان توان هاوکاری بن یاخود پێویستی بە کۆمەڵی بابەتی گرنگ بێت زانستی بێ کۆمەڵایەتی بێت لانی دەرونی بێ بتوانن هاوکاریان بن بۆی کە ئەم ناوەندە ببێتە پردێکی ئاستی ڕۆشنبیری لە بینی خەڵکی چەمچەماڵ و هەم ناوەندەکەش. سەرکۆ خۆشبەختانە ئێستا ینی لە هەموو شار و شارۆچکەکان دەستگەیشتن بە کتێب زۆر ئاسانە ینی وەکو ئەوەی کە سپاسی شتەکەن کە بچی سەردانیان بکەی کتێبیان لێوەربگری خۆشبەختانە ئێستا ئێمە هەمومان دەتوانین دەستمان بە زۆر سەرچاوە بگاتەنا لە ڕێی موبایلەکەی خۆمانەوە سەرچاوەکانی معریفە زیایان کردووە ئەوە مای خۆشحاڵیە چونکە بیرمان نەچێت سەردەمانێک کتێب تەنا بۆ دەوڵەمەند و سەرمایه‌دارەکان بوو ینی چەند سەدەیەک لەمەوبەر کتێب نرخەکەی هە لە ڕووی نرخەوە زۆر گران بوو بەڕادەیە کە تەنا سەرمایه‌دارەکانیان توانی دەوڵەمەند و خانەدانەکانیان توانی کتێبخانەیان نەبێت لە ماڵەوە. ئێستا خۆشبەختانە لە زۆرێک لە ماڵەکاندا کتێبخانەیەکێ ئەگەر چی گەورە ئەگەر چی بچووک بەڵام کتێبخانەیەک هەیە بە دەر لەما ئێمە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکان و دەتوانین دەستمان بە سەرچاوی معریفە بگال لەگەڵ هەموو ئەمانەشا لە شارەکان هەموو کتێبخانەی زۆر باشن لە هەموو قەزاکانە کتێبخانەی زۆر باشن ئێستا خۆشبەختانە لە ناو خوێندنگەکانی شە کتێبخانەی زۆر باشن ئەوەی گرنگە لەسەرمان کێمە دەستمان بۆ کتێبخانانەوە بێ دەوڵەمەندیان بکەین وە سەرچاوی زۆرتریان بۆ دابین بکەین وەکو تۆش وتێ ینی کارمەندەکانی ئەوێ بەڕاستیەوەی کە دیقەت بین ئەبێ و هەموو کتێبخانەکانی تریش بە حکمی پەیوەندیم لەگەڵان ینی وەکو دەڵێ خۆخوایانە خەڵکێک سەردانیان بک بۆی کە کار ئاسانی بۆ بکەن وەک کتێبی زۆر باشیشی لێ ئەگەر یەکێک بیاوێ بخوێنێتەوە. باشە ئەزانین لەگەڵەوەی کە بەداخەوە لە دوای ئەو ڕووداوی لافاوە چەندین خوێندنگاش ئاوی تێچ و مناڵەکانمان بێبەشبوون لەوانی ئەوانیش هەندێک لە کتێب و سەرچاوەکانیان لە دەستابێ هەر لەم پرۆژەی تۆ ئەتوان کار بۆش بکرێ هەندێک لەو سەرچاوانە ببرێتەوە ناو خوێندنگاکان. ئەوە تێبینێکی باش بوو کتێبێکی زۆر چۆ بۆ کتێبخانەی گشتی چەمچەماڵ ئیتر ئەرکی کتێبخانەیە دوایەوەی وەکو دەڵێ پاک و پیسی لە کتێبەکاندا کرد بەڵێ جاکردنەوەی کرد ئەوەی کە لە خۆیان زیادە داوەشی بکەن بەسەر ناوەندەکانی ترا بەسەر خوێندنگەکانە بەسەر هەندێک لە فەرمانگەکانە ینی هەندێک شوێن کە پێویستیان بە کتێبە ئەتوانن لەوێەوە ئەوانی تر لەو کتێبانی کە بۆیان هاتووە دابەشی بکەنەوە بەسەر ئەوانە ئەوەی گرنگە مەر کەسێک کتێبیە چ کەم چ زۆر خۆشبەختانان لە ڕێکخراویش بۆ وەرکەستاون کە تەنانەت بۆ نموناگەر وڵاتێک لە سلێمانی بێ لە خەزانەحەکانی دیکە بێ ئەگەر خۆی دەرفەتیەوەی نەبێ بچێتە چەمچەماڵ کتێبەکانی بەرێ لێرە دێن لە ماڵەوە کتێبەکانی لێ وەرەگرن وەکو دەڵێ دەیخەنە کارتۆنەوە خۆیان دەیگێنن بە کتێبخانەی چەمچەماڵ ینی لەبەرەوە کارەکە کارێکی دەستە جەمعیە ئەگەر کەسێکیش پێی خۆش بێ خۆی بچێ ئەوە وەکو دەڵێ باشتر لە نزیک کۆمانەتی کتێبخانەکە دەبینێ ئەرکی هەمومانە لە پرۆسی ڕۆشنبیریە هاوکاری یەکتر بکەین ئەرشی هەر هەمومانە کە نەوەیەک دروست بکەین نەوەیەکی ڕۆشنبیر بێت نەوەیەکی وەشیار بێت چونکە بەداخەوە کورد ینی هەمیشە لە بربەرەکانیە لەگەڵ دوژمنەکانی بەداخەوە ینی ئەوتان ئێمە جیل بە جیل دەڵێن مۆدێلی چەک نەماوە بەڵام دیسانەوە ئەوە دەردەکەوێت لە ڕۆژاوای کوردستان لە ڕۆژهەڵات لە باکوور ئێمە دیسان دەبێنەوەکانمان دیسان بۆ ڕوحەتە پەروەردە بکەینەوە کە دەڵێ چەق قەڵەم دوانەی خەباتی هاوژێنم ینی هەمیشە دەبێ لە پەنای قەڵەمە ئێمە چەکێکیش بکەینە شانی منداڵەکانمان بەرۆکمان بەڕێت ینی بەداخەوە شەڕە و یەخەمانە گرێ ینی لێ ناگەڕێن میلەتێکی ئازادی خوازی میلەتێکی ئاشتی خواز بە مافەکانی خۆی بگات تەنانەت بە کەمترین مافەکانیشی لێ ناگەڕێن بژیت لەبەرەوە ئێمە پێویستمان بە ئینسانێکە ئینسانی بە هەڵوێست بێ ئینسانی هۆشیار بێ ئینسانی تێگەیشتوو بێ ئەوە ئینسان جاکات ینی ئەوەی کە ئینسان جیاکاتەوە لە ئاژەڵ هەڵوێستەکانێتی بەڕاستی بۆیە ئێمە پێویستمان بە دروستکردنی ئینسانی بە هەڵوێستە بناغەدانانە بۆ ئینسانی بە هەڵوێستە ئەگەر ئێمە ئینسانە بە هەڵوێستەکانمان زۆر بوونایە بەڕاستی ئێستا هەمومان ژیانێکی باشترمان دەبوو ئێمە بەداخەوە زۆر جار قوربانی و ئینسانانین کە کەرامەتی خۆیان دەفرۆشن کە هەڵوێستی خۆیان دەفرۆشن کە وجدانی خۆیان دەفرۆشن لەبەرەوە ئێمە پێویستمان بەوەیە لە ڕێگەی معریفەوە ئینسانی بە هەڵوێست دروست بکەین ئینسانی هۆشیار دروست بکەین
و کتێبی ژێکێکە لەو سەرچاوانە کتێب تاکە سەرچاوە نییە وەکو کۆنفوشیۆ سەڵێ ئەشێ سەفەرێک هێندەی هزار کتێب بەرچاومان ڕوون بکە سەفەرێک بکە گەرچی بۆ دووری چەند میلێکیش بێ ینی ئینسان بەردەوام لە گەڕانە بێ لە جوڵەیە بێ لە تاقیکردنەوەیە بێ لە بینینی شتی تازەیە بێ بینینی وزەی نوێیە بێ بینینی ژینگە و خەڵکی دیکەدا بێ فێرە بێ شتی دیکە ئەبینێ خەڵکی باشە بینێ خەڵکی خراپە بینێ وەکوتم دوجاری کتێب هەر ئەمەمان بۆ ئەکا یعنی ئەوەی کە فەرۆغی فرۆغزا دەڵێ بەرد نازانین ڕقە هەتا و کاتێک کە سەری خۆمەشکێنێ ینی ئینسان زۆر جار تا خۆی بە دۆخێکدا تێنەپەڕێ ینی هەتا خۆی تێستی دۆخەکە نەکە هەتا خۆی نەگا بە دۆخێک وەکو دەڵێ بڕا بە شتەکان ناکە کتێب دەیەوێت پێمان بڵێ ئەگەرچی ئەزمموی هەندێک شت نەکردووە فریانەکەوتووی ئەوە ئەزمموی خەڵکانی دیکە لە بەرچاوتە ڕاستێما بێ خۆمان بە ئەزممونەکانە تێپەڕین ینی وەکو دەڵێ هەموو کتێبانەی لە جیهاندا ڕەنگە لەسەر ماج نووسراون لەسەر خۆشەویستی نووسراون تامی ماچێکی ڕاستەقینە نەدەن تامی خۆشەویستێکی ڕاستەقینە نەدەن کە بە واقعی ئەنجام دەدرێ بەڵام لەگەڵ هەمومانەدا کتێبەرکیەوەیە پێمان بڵێ ئەمە ئەزمموی خەڵکانی دی لە شەڕ لە کوشتار لە مێژوو لە ڕابردوو لە فکر لە بیرکردنەوە لە زانست لە هوەر ئەمە ئەزمموی خەڵکانی ترکە بە خۆناغەکانە تێپەڕێون بۆی ئێمە بەرچاومان ڕوون بێ بزانین چۆن مامەڵاکەین لەگەڵ ئێستا دەسەکانە خۆش بێت ئێمە جارێک کە سپاس دەکەین و هیوادارین هەمیشە ئەو بەرپرسیارەتیە کە تۆ بە هەرچی خۆت یەزانی لەوەی کاڵی لە چی هاتوانام هەبێ لەوەی بتوانم ببەخشم و ئەمەی کە تۆش کردوتە کارێکی زۆر ئەتوانین بڵین بۆ خەڵکی چەمچەماڵ زۆر زۆر گرنگەوەی واداریشنەوە کەسانەشی کە کاگڕانکۆ ئەم ڕێژە کتێبێ بردووە ئەوان بی لەو بکەنەوە چی کە پێویستە لە ڕووی ئەوەی کە هاوکاری هەڵەبجە بەداخەوە چەمچەماڵ بکەن ئەوە بەرن بۆ ئەوێ دای بنێن دووبارە سپاسی تۆکەین سپاس سەرکۆلێر ئەمێ بەڕاستی ینی سپاسی و کەسانەشم کە نووسەران و نووسەرانی بەڕێز کە هەمیشە کتێبێک چاپ دەکەن بەشێکی زۆریان خۆشبەختانە ئەو سپاسیان دەکەم نووسخەیەک لە کتێبەکانیان دەکەن بە دیاری جگەلەوەی کە من بۆ خۆم بەردەوام لە کڕینی کتێبدام و کتێبانەی کە وەکو دەڵێ بە پێی توانای خۆت دەستم پیان بگادیان کڕم دەیان خوێنمەوە ئەم کتێبانە هەموو ئەوانە بوون هەمووانەی کە لە نووسەران پیان بەخشی هەمووانەی کە خۆم لە خۆناغێک لە قۆناغەکاندا کڕی و من سوپاسی و سەرەکەشەکەم بیرم نەچێت سەزان لێرەوە لە بەرەوەی زۆر ئاوکارم بوو ینی هەم لە جارەکانی پێشووتردا کە جارێک 200 کتێب و جارێک 400 کتێب بۆ زانکۆی چەرموو هەم ئەم جارش هەموو کتێبەکانی لەگەڵمدا جیا کردوتەوە یەک ناوی لێ نووسیوە و ژماردوێتی لە کارتۆنی کردووە ینی ئەو ئەگەرە نەبووە ئەرکەکە بۆ من زۆر قورسترە بوو و هەر بۆ خۆی ئەو هەموو کتێبە لە ماڵەوە بەڕاستی هەمیشە وەکوڵێ ئەوە تەحەمولەکە لەگەڵ ڕاستی ئێمە دەستخۆشیش لەوەکەین سپاس هیوادارین هەر ئەم کارانە ئەمە ماساونی ئەوکارانم نادەسەکانە خۆش بێ ئەوە ڕۆحێتێکە کە هاوکاری پیاڵەن بەڕاستی ئەو ئێمە هەمومان سپاسیەکەنج کە هەمیشە بیر لەو کاتەوە کە کاری باشتر و باشتر بکات دووبارە سپاس بۆ تۆ سپاس